چل هۆکار بۆ وازهێنان لە گوناه و تاوان. خاڵی نۆیەم بیرکردنەوە لە دیمەنی قەبر. خوشتی عزیزم، برای ڕێزدارم، ئەی ئەو کەسەی کە دەتەوێت پشت لە گوناه و مەعسیەت بکەی، ڕوو لە پەروەردگارت بکەی، بیر لە دیمەنی قەبر بکەوە، بیر لەو چرکە ساتە بکەوە کە دەتخەنە ناو قەبرەوە. هەر کاتێک گوناه بە خەیاڵت داهات، با ئەم دیمەنە لە پێش چاوت بێتن، با ئەو ساتە لە پێش چاوت بێت کە دۆست و هاوڕێکانت، کە خۆشەویستەکانت، کە کەس و کارت لەوێ هەر هەمووی ماڵ ئاواییت لێ دەکەن. کاتێک کە تۆیان خستە ناو قەبر، ئەوەی کە لەگەڵت دەمێنێتەوە تەنها کردەوە چاکەکانی خۆتە، تەنها عەمەلە ساڵحەکانی خۆتە. ئەگەر نادۆست و هاوڕێ، خزم و کەس و کار و خۆیش هەمووی ماڵ ئاوایی دەکاتن، تۆ بڵێ لەو ساتەدا چی لەگەڵت بێتە ناو ئەو گۆڕەوە؟ ئەرێ کەناڵەکان دێن، ئەوەی کە بە سەعات لەبەریدا دەنیشتی و کاتەکانی خۆت خەرج دەکرد لەبەر ڕابواردنەکانت، ئایا چیت لەگەڵ دێتە گۆڕ؟ تۆ پێت وایە ڕابواردنەکانت دێنە گۆڕ لەوێ سەبوریت پێدێتن؟ پێت وایە لە ناوگۆڕدا وێنەکان، بەڵێ وێنە و ڤیدیۆکانت ئەوانەی کە پڕ بوون لە ناو موبایلت، ئەمانە پێتوانیت لەگەڵت دێنە گۆڕ؟ برای ئازیزم، خوشتی بەڕێزم، بەڕاستی دیمەنی قەبر دیمەنێکە مرۆڤ گریانی دێتن، مرۆڤ فرمێسکی دێتن کاتێک کە ئەو دیمەنە ترسناکە دەبینێت. دیمەنێکی تا بڵێ ترسناک، تا بڵێ خەمناک، دیمەنێکە وا لە مرۆڤ دەکاتن کە مرۆڤ پشت لە دنیا بکاتن، مرۆڤ بەرەو قیامەت هەنگاو بنێتن، ڕوو لە قیامەت و ڕوو لە خوا بێتن. بەڕاستی مردن هادم اللەذاتە، بەڕاستی تێکدەری خۆشیەکانە، مفەرق الجەماعاتە، دۆستان و خزمان و کەسان و کۆمەڵ و خەڵکەکان لە یەک جیا دەکاتەوە. ئەم دیمەنە، بەڵێ ئەو دیمەنە بەڕاستی هی ئەوەیە کە مرۆڤ بیری لێ بکاتەوە. دۆست و هاوڕێکانت هەر هەمووی وازت لێ دەینن، وەکو گوتم ئەو مردنە وات لێ دەکاتن کە کەس لەگەڵت نەمینێتن. ئیدی کاتی ئەوەیە بیر لەوە بکەیەوە، بیر لەوە بکەوە و لە خەوی غەفڵەت هەشیار ببەوە. مردن هی ئەوەیە کە مرۆڤ هەشیار بکاتەوە لە قەبردا ئەو دەم و چاوە جوانانەی کە تۆ دەدیتن لە دنیادا. لە قەبردا دەم و چاوە جوانەکان، دەستە ستەمکارەکان، زمانە درۆزنەکان، بەڵێ ئەوانەی کە درۆیان دەکرد، ئەوانەی کە ستەمیان دەکرد بە دەستەکانیان، هەموو ئەوانە ئەو چاوانەی کە خیانەتیان دەکرد لە دنیادا، هەر هەمووی دڵەڕەقەکان هەمویان لەوێدا دەبنە ئێسک و پرووسک، دەبنە ئێسکێکی ڕزی و ئێسکێکی هەڵوەری و هیچ شتێک نامینێتەوە لەوێ. تەنها کردەوەی چاک، عەمەلی ساڵح نەوێتن لەگەڵ مرۆڤ نایەتەوێ. ئیتر خوشتی ئیماندارم، برای مسلمانم، کاتی ئەوەیە بۆ ئەو ڕۆژە خۆمان ئامادە بکەین، زاد و زەخیرەی بۆ هەڵبگرین، محاسبەی دەرونی خۆمان بکەین پێش ئەوەی محاسبە بکرین. حاسبوا ئەنفوسەکم قبل ئەن تحاسبوا.